بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن لەلایەن مامۆستایانەوە بەردەوامە و ژمارەیەکی زۆر مامۆستای گەرمیانی ڕژانە سەر شەقامەکان و خۆپیشاندانیان ئەنجامدا. ئەوەش لە کاتێکدایە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەڕێوەبەرایەتی پەروەردەکان هەوڵیاندا مامۆستایان ڕازی بکەن و ڕەوانەی قوتابخانەکانیان بکەنەوە. هیچ مافێکمانی مامۆسا ناتوانێت بچێتەوە هۆڵەکانی خوێندن بە گیرفانی بەتاڵ مناڵەکانمان بێپارن مامۆسامان هی کرێچیە بۆیە ئێمە نەفاوزاچین نە ئاژاوەچین بۆیە داوای مافی خۆمانەکەین و زۆریش حەزمانە کرد ئێستا وەکو ساڵانی تر بگەیشتانە نیوەی منهەجەکە و تەواومان کرا زۆر بەداخەوە داوا لە حکوومەتی هەرێمەکەم بەڕاستی بەخۆیان بچێتەوە یان ئەوە تا بڵێ ئێمە حکوومەتاتیمان پێ ناکرێن ئەوە تا بژێوی مامۆسا چاکە و بژێوی ئەم خەڵکە چاکە. ناومانە بن بە فەوزاچی ئێمە لێرەوە لە ڕێگەی ئەم کەناڵی ئێوە من ڕای ئەگەێنم ئێمە هیچ فەوزاچی نین تەنها داوای مافی خۆمانەکەین داواکارین لە دەسەڵاتدارەکان کە بێن بەهانامانەوە ڕاستە مناڵەکان بێبەش ئەبن لە خوێندن بەڵامەکو تاوانی ئێمە نییە تاوانی ئەم دەسەڵاتەیە کە ئاور لە مافەکانی ئێمە ناداتەوە. ناڕەزایەتی مامۆستایان و فەرمانبەران لە بەرامبەر کەمکردنەوەی موچەکانیانە کە لە چوارچەوەی سیستمی پاشەکەوتکردنی موچەدا کە حکوومەت بۆ کەمکردنەوەی قەیرانی دارایی گرتوویەتە بەر. هەموو ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتن ئەو تۆزە خوێنەواری کە هەیەە پەروەردەی دەستی مامۆسان بەڵام بەداخە ئەوان بە هەموو جۆرە کەوتونەتە شەڕ لەگەڵ مامۆسایانە شەڕی نەفسی لەگەڵ مامۆسایانەکەن دڵنیا بە لەوەی ئێمە سەردەمانێک کە مامۆسا ئەیزانی لە هەرێمە هیچ بوجەیەک نییە بەبێ بەرامبەر خۆیان ئەچوونە هۆڵەکانی خوێندنە بەڵام ئەوەی کە ئێستا والەکە لە مامۆسا ڕقەستورتر بێت بەرامبەر بەوەی کەوا نەچێتە هۆڵەکانی خوێندنەوەی کە ئێمە دڵنیان بوجەیەکی زەبەلەح لەم هەرێمە هەیە تەنها شت کە بتوانێت شکوی مامۆستا بگەڕێنێتەوە و مامۆستا وەکو کەسێکی پیرۆز کە لە هەموو ئاین و لە هەموو فەلسەفەکانی ژیانە باس کراوە ئەوشەوەیە کە تۆ مافەڕاوەکانی بیتێ. مامۆستایان جەخت لەسەر بەردەوامیدان بە ناڕزایەتیەکانیان دەکەنەوە تا ئەو کاتەی سیستمی موچە چاک دەکرێتەوە و حکوومەتیش تا ئێستا هیچ دەستپێشخەریەکی نەبووە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.